بۆ سەرخستنی بەرنامە و چالەکیەکان باوەڕ بکەن ئەوان نەبوونایە بەر پێشکەش بکات بە زۆربەی ڕۆشنکوتان و نووسەران و زانستکوێستان خزمەتێکی باشی کردووە لە زۆر وڵات لە ئێستاشدا بەڵام بەر لەوە پێم خۆشە ئەجسام کەم کە ئەو بەڵگانە دەسەلمێنن مەسیری هاتن وە کۆچی پیرخدری شاهۆ وەکو باز دەکەن لە مەدینەوە یەکسەر بۆ کوردستان نەبووە. بەنای خوای گەورە و میهرەبان دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی مەڵبەندی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی ساداتی پیرخدری شاهۆ ئەمڕۆ وەگەشێ لە چالاکیە گرنگەکان بە ئامادەبوونی کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیری مامۆسایانی زانکۆ کەسایەتی کۆمەڵایەتی سەرۆک عەشیرەت دیدارێکمان ڕێخستووە بە ناوی دیداری پێش کۆنگرەی کەسایەتی دیار و مرشیدی گەورەی کورد جەنابی سەید محەممەد زاید ناسراو بە پیرخدری شاهۆ لە هەرێمی کوردستان و لە هەموو کوردستان بەگشتی سادات معلومە کە ڕۆڵێکی ئاینی گەورە و دیاریان هەبووە لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئێمەش وەکو بنەماڵەکانی ساداتی پیرخدری شاهۆ کە بە بلەچە ئەچینەوە سەر کەسایەتیی دیار ناسراو کە ئەویش مرشیدێکی گەورە بووە کە لە سەدەکانی ڕابردوو کە هاتووەتە با بڵێن شاری بەغاوە لەسەر دەستی یا لە ژێر ڕێنمایی شێخ عومەری سەهروەردی کە کەسایەتیی دیار بوو خوێندوێتی و دواتر هاتووەتە کوردستانی با بڵێن ئێستەی ڕۆژهەڵات و لەوێ نیشتەجی ئەبێت. ئەم کەسایەتیە هەر لە سەرەتاوە وەکو مرشدێک وەکو ڕێپشاندەرێک وەکو کەسایەتیشی ئاینی خاوەنپایە لە سەردەمی خۆیدا ئیرشادی کردووە و بەداخشەوە لە دواتر دیارە بە هەر هۆکارێک بێت کۆمەڵێکی زۆر لەو سەرچاوە و لەو چۆن بڵێن مەخطوطانەی کە پەیوەست بوون بە جەنابیان بەهۆی هۆکاری نەخوازراوی هەرێم و یاخود نەخرازایی کوردستان بەشێکیان لە ناوچوون. ئێمە ئامانجمانە ئەمڕۆ ئەو کەسایەتیە جارێکی تر لە ڕێی توێژینەوەکان و لە ڕێی ئەو با بڵێن بابەتانەی کە ئەمڕۆ لە دیدارەکە پێشکەش دەکرێن و دواتر بە ئامانجی ئەوەی کە بتوانین مۆتەبەرێک ساز بکەین مۆتەبەرێکی نێودەوڵەتی بە هەمانجی لەگەڵ زانکۆی سلێمانی بۆ ئەوەی کە ئەم کەسایەتیە بەباشی لە ناو کوردستان بە تایبەتی لە هەرێمی کوردستان چونکە جەنابیان دیارە بەپێی ئەوەی کە لە ڕۆژهەڵاتن وەکو پیرخدری شاهۆ و کەسایەتی پیرخدری شاهۆ لەوانەیە لە ڕێی مەڵبەند و هەندێک شوێنی تر بابڵێن ئەو ناساندنەی بۆ کرابێ. جەنابی پیرخدری شاهۆ هەر لە سەرەتاوە کە هاتووەتە کوردستان لەبەر خۆشەویستی خەڵکی کوردستان بووە بۆ ئالوبێتی حەزەتی فەخری کائینات محەممەد الموستەفا هەر ئەوەش هۆکار بووە بە هێشتنەوەی چونکە لە بنەڕەتدا خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵاتەوە کاتێکە سەردانی بەغدا دەکەن کە زانویانە ئەم کەسایەتیە گەورەیە کەسێکی مرشد و کەسێکی ئاینی و لە ئالوبێتی محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وەسەلام ئەتوانم بڵێم تا ڕادەی بە زۆربردن بردویانە و هێناویانە دیارە سەرەتا ئەو ئامانجی بووە کە بۆ ماوەیەکی کەم لە کوردستان بمێنێتەوە بەڵام دواتر بەهۆی ئەوەی کە خەڵکی ناوچەی ڕۆژهەڵات بەگشتی و کورد بە تایبەتی خۆشیان نووسووە و هانیان داوە بۆمانەوە بۆیە کاتێک کە ئەمێنێتەوە دەرەنجام ئەبێتە هۆکاری ئەوەی کە مەدرسەیەکی ئاینی دروست بکات وە لە ئەنجامی دروستکردنی ئەو مەدرسەیە بەدەیان با بڵێن خوێندکار و قوتابی ئاینی لەو سەردەمانەیە پەروەرداکە بەدەر لەوەی کە بۆ خۆی وەکو با بڵێن سەرچاوەکان ئاماژەی پێدەن کە نۆ کوڕ بۆ یانزە کوڕی هەبووە کە ئەمانە دواتر با بڵێن بەرەو نەوەیان لێکەوتوتەوە بە سەر تاسەری کوردستانی باشوور و ڕۆژهەڵات و بەشێکی زۆری با بڵێن وڵاتانی تری جیهان گیرساونەتەوە. هەموو ئەم بنەماڵەیە بەگشتی کە لە ئێستادا ئێمە بەپێی ئامارەکان نزیک بە 138 بنەماڵەمان دەستنیشان کردووە لە ڕێی با بڵێن بەشەکانی تایبەت لە مەڵبەندەکەمان کە نیشتەجێی هەرێمی کوردستان هاو با بڵێن ژماری ئەوەی کە عەرزم کردن دیارە لە ئێران و لە زۆر شوێنی تریش کە هەر نیشتەجێن و ئەمانە هەموو با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان چوونەتە چوارچێوەی خزمەتکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام و هەموو کاتێ لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەرگریشیان کردووە لە خاک و نیشتیمانی گەلەکەمان. یعنی ئێمە ئەتوانین بە ژمارە بڵێن لە هەچی ناوی شۆڕشە لە کوردستانە کە ڕوویداوە لە ڕاستیدا لە با بڵێن بە تایبەتی لە باشووری کوردستان نەوەکانی ساداتی پیرخدری شاهۆ ئەتوانم بڵێن لەو با بڵێن پێشەنگی خەبات و تێکۆشان بوون وەرەو پێناوەش قوربانی زۆن درراوە بە تایبەتی لە ناو هێزی پێشمەرگە شەهید زۆرە لە ناو با بڵێن ڕێخستن و ئەو با بڵێن لە سیاسیانی کە خەباتیان کردووە لە کاتی لیهێنیە بەشێکیان دەستگیر کراون هەندێک ئێعدام کراون و بەشێکی زۆری کە زندانی سیاسی بوون. ینی ئەم بنەماڵەیە بەپێی ئەوەی کە ژمارەیەکی بەرفراوان و گەوریان هەیە لە بواری خەبات و نیشتیمانیش لە ڕاستیدا پێشەنگی خەبات و تێکۆشان بوو. لە ڕاستیدا یەکێک لە شاکارەکانی پیرخدر بۆ خۆی و دوایی ئەمە ڕەنگی داوەتەوە لە نەوەکانیدا
و بۆ خۆشینەوەی ئیمام عەلیە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر من شاری علم بم عەلیون بابوها ئیمامی عەلی درگاوانەکەیەتی واتە علم لای ئیمامی عەلیش هەیە ئەمەش بە ئیمامی عەلی داهاتۆتە خوارەوە لەبەرەوە کاتە پێرخدری شاهۆ چ نسبەت خۆی و چ نەوەکانی لە عالمە گەورەکانی دەیان و سەدانی مامۆسای وەکو مامۆسای موسەنیف مامۆسای چۆڕ و دەیان و سەدان عالمی گەورەی لێ ئیجاد بووە بۆ خۆشی یەکێک بۆ لەو شاکارانی کە وەکو زانکۆیەک هەمیشە تەنانەت مامۆسایانی پێش دەتوانم بڵێم ئەو جیلەی پێش ئێمە کەم مامۆسا هەبوو بێ کە زانکۆیەک لە مزگەوتەکەیان نەبوو بێ مەبەستم حوجرەیەک لەبەرەوە بەڵێ لەگەڵ مەدرسە و عیلم و فەقێ و هەمیشە وەکو پورەی هەنگ ینی چۆن پورەی هەنگ ئەچی بەلایە دەنگیەت ئاوا مزگەوت و شوێنی و قەرەباڵغی و جممەی هاتووە و پۆینتێکی زۆر لەسەر مەسایلی عیلم و نووسین و خوێندن و خوێندەواری و زانست و زانیاری بوو ئێمە طبعی ئەمەی کە پرسیاری کە جەناب بدەیت کە ئێمەوە تا پانێڵێکمان لەسەر ڕێخستووە و تەنانەت ناومان ناوە پێش کۆنگرەوە تا کۆنگرەیەکی تایبەتی لەسەر پیرخدری شاهۆ کرێت کە زۆر دەوڵەمەنە ئەبێ ڕێگەکانی ڕوون کرێتەوە تا ئەو جێگەی کە مێژوو نووسان ئەمان بن بە بابەتی عیلمی و 100% و سەلمێنرا و دەوری کۆمەڵایەتیەکەی دەوری سیاسیەکەی دەوری عیرفانیەکەی دەوری زانستی و شەرعی و مەدرسەکەی واتە ئەبێ هەموو جانیبەکانی حیاتی گەنگەشە بکرێ و باس بکرێت تاکو ئاشنایکەین بەم جیلەی ئێستا و ئێمە سوودمەند بین لە بەهرەکانی طبعی هەروەک هەر بنەماڵەیەکی بەڕێزی تر پیرخدری شاهۆ بنەماڵی ساداتی پیرخدری یەکێکن لە بنەماڵە دیارەکان و کاریگەریان هەبووە لەسەر هەموو ئاستەکانی ئەو سەردەمە ئەو کاتە لەبەرەوە بەڕاستی کاتێکە دیقەت ئەدەی ینی شتێکی معەن نییە دەربارەی وڵاتێک یا دەربارەی نوقتەیەکی مڕەکەس بەڵام لە هەموو ئاڵنگی گۆڕانکاریەکانە تەواجودیان هەبووە و کاریگەریان هەبووە و مەدرسەکانیان و عالمەکانیان و مەرجەئی زۆرێک لە دێکان و شارەکانی ئەو سەردەمە بوون یعنی مەسەلەن ڕەگ و ڕیشەی ساداتی پیرخدری بەگشتی و پیرخدری شاهۆ بۆ خۆی کە لە گوندێکایە بەناوی پیرخدران یعنی واتە بەناوی ئەم زاتە پیرۆزۆ دێکەش دوای ناونراوە لە هەموو مەسەن ئاشتەوایی کۆمەڵایەتی لە مشاکیلی یەکلایکەرەوەی کێشەکان و قسەکردن تێیدا و بە خزمەتکردنی خەڵک و فەقیر و هەژاران خزمەتکردنی عیلم و زانست و زانیاری کاریگەریەکی زۆر توانای بەهێزی هەبووە ئەو سینە لەگەر خاڵیە ئەو بێڕەپوشینە وەزانینیەوەی بەڕێز گەڕاقەی مەڵبەندەکەمان خاڵ بەختەوەرانە توانیمانە کۆمەڵێک بەڵگەی بەر لە سیراج و تەریق سەدەیەکی کۆنە پیرخدری شاهۆ لە سەدەی 700 ساڵێک پێش ئێستا لە منتیقەی هەورامانە یا لە پرخەتی پیرخدران بووە هەندێک لە بەڵگاونامەکان دیاری نییە بەڵام ئەوەی کە معلومە پیرخدری شاهۆ لە ناو کۆمەڵی کوردەواریە ژیاوە و وەنەوەیەکی زۆری بووە و هەڵگری لەوانەیە لە زمانی خۆیان پلەی زانستی و عیلمی بوو بێت بە بەڵگەنامەکانی ئەوەی کە نەوەکانی پیرخدری شاهۆ ئەهلی نووسین بوون بۆ نمونە ئەبوبەکر مامۆستا سەید ئەبوبەکری موسەنیفی چۆڕی ئەو بۆیە پێوترا موسەنیف ئەوەندە نووسراوەکانی بووە بە موسەنیف واتە دانەرێکی زۆری بووە دانەری زۆری بووە و بەشێکی زۆری لە زانایان و شاعیران لە نەوەکانی پیرخدری هەبووە و خزمەتیان بە پێگەی عیرفان و بە پێگەی ئاینی نیشتمان پەروەری لە کوردستانە کردووە پیرخدری شاهۆ دیارە بە گوێرەی ئەو بەڵگەنامانەی کە هەیە دەڵێن 9 کوڕی بووە یا 11 کوڕی بووە و کوڕەکانی هەریەکە بڵاوی کردووە لە شوێنەکانە لە هەر چوار پارچەکەی کوردستانە بڵاوی کردووە و هەندێک سەرچاوەی مێژوەکانیان دیارە و هەندێکشی دیار نییە چونکە ئەم وڵاتی کوردەواری خۆمانە بەهۆی شەڕ و شۆڕ و ململانەکانی سەفەوی و عوسمانی و ئەسەردەمێک بووە و ناوچەی شاخاویش عادەتەن خوێنەواری کەمتیا بووە و کولتورێکی وا زانکۆیەکی وایتیانە بۆ وەکو شوێنەکانی تر هەندێک بەڵگەنامە کەماوەتەوە یعنی ئەمە لە قەدەرێکی خوایەوە ماوەتەوە هەندێکیشی تری لەوانەیە پاشخۆی خوێنەوار نەبوو بێ و بەڵگەنامەکان ئیحتیمامێکی پێ نەدرابێت بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیە هەندێک بەڵگەنامەی نەسەب و ڕەچەڵەکی پیرخدریەکان ماوەتەوە کە ئەگاتۆ سەر ئالوبەیتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
دیارە پیرخدری شاوە خۆشی و نەوەکانیشی دەوریان بۆ لە هەر شوێنێک کابوو بێتن گرنگیان بە قوتابخانە داوە. مەسەلەن لە نەوەکانی سەفاخانە بوون کە ئێسێ شەرمەرقەدی محەممەد زایدی بچووک هە لە سەفاخانەیە لەوێ شەر جێگەی مەدرسەیان بووە. لە هەموو شارەکانە لە منتێ لە چۆڕ بووە لە جوانڕۆ بووە لە هەر شوێنەکان بووە لە شارەکانە یەکێک لە کارەکانیان عولەمایان زۆر بوو. مەشهور بوون بە عالمی دینیان زۆر بوو. عالمی دینی و سەردەمەی ژوا بووە لە هەر دێکا بوو بێ لە هەر شوێنێکا بوو بێت ئیلا کۆمەڵی قوتابی لە خۆی کۆکردوێتەوە هەندێک زانستەکانیان خوێندووە ئەو کاتیش بەهۆی لەبەرکردن بووە یا نووسینەوەی دەستخەت بۆ یەک بە دوی و ئێسەش دەستنووسێکی زۆر هەیە دیارە ئەلی اختصاسەکان زیاتر کە دەستنووسێکی زۆری پیرخدریەکان هەر هەیە چ لە قورئانی پیرۆزات چ لە بارە زانستەکانە بەڵگەنامەیەکن کە لەوەی کە ئیتمانیان بە نووسین و بە خوێندنەوە داوەوە کتێبەکانیان نووسیوە لەوارەوە. هەندێکی لێرە هەیە هەندێکی لە ڕۆژهەڵات هەیە ئیترێکە بە گوێنی بنەماڵەکان بەڵام بە زۆریان بنەماڵی چۆڕیەکان گەورەترین شاکاری زۆرتریان بەرکەوتۆ بە بۆنەی مەلا ئەبوبەکری موسەنیفەوە وەکو بیستومە. هەندێکی دەستگاوی کە لەو کتێبانی کە مەلا ئەبوبەکری موسەنیف کۆکراوەتەوە کتێبی ئەلوەضوحە کە لە ماخریا مامۆسایانێک زۆر دراسەیان کرد لەسەر ماستەر و دکتۆرا و مامۆستا مەلا عەبدوڵای چوارتایی مەشهور لە شاری سلێمانی خۆمان ئەلحەمدولە توانی کۆی کاتەوە چاپیشی کردووە کە یەکێکە لە شاکارە گەورەکانی کتێبی فقی ئیسلامیە. سید محەممەد زاهید کوڕی سید مەحموودی مەدینەی لە ساڵەکانی 600 بە 640 لە مەدینەوە هاتوتە بەغدا لە بەغدا بۆتە خەلیفە و شێخ عومەری سوهەروەردی لێەوە بۆ دەعوە و بانگواز هاتوتە کوردستان بۆ منتیقەی پاوە و لێ ماوەیەک ماوەتەوە دوایەوە بە فەرمانی ئەمیر مقەڕەبەدین دیەکی پێبەخشیوە پیانوتۆ پایگەڵان لێەوە چۆتە قوتڵ و ئاوا ئەو قوتڵ ئاوایە ئاوەدان کردوتەوە بە خۆی ونەوەکانی و لێ مەدرسەیەکی گەورەی داناوە هەم شێخی تەریقەت بووە و هەم عالمی دینی بووە و کوڕەکانی هەمویان خوێنەوار بوونەوە بۆ 11 کوڕی هەبووە کوڕەکانی لە کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی عێراق بە تایبەتی زیاتر و زۆرتر بڵاویان کردووە دەیان و سەدانەوە و زانای عالمیان لێ هەڵکەوتووە وەکو مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف وەکو مەولەوی وەکو بنەماڵەی خاڵ وەکو شێخ ئیسماعیل عەبداڵان وەکو دەیان و سەدان و زانایکە کە لەم بنەماڵەیە پەروەردە بوون و گەورە بوون و ژیاون و سەدان و بڵێم هەزاران عالم و خوێنەوار لەم بنەماڵەیە پیا بوو و دروست بووە وەلایە زالیسە بەدەیان شێخی تەریقەتمان هەیە تەکیە و خانەقامان هەیە بەدەیان مامۆستای مدەڕیسمان هەیە بەدەیان نووسەر و خوێنەوارمان هەیە بەدەیان خەڵکی ڕۆشنبیرمان هەیە بەدەیان خەڵکی قائید و پێشەوامان هەیە لە حکوومەتە جۆرا و جۆرەکانی عێراقا هەر لە ئەندامی پەرلەمانەوە کە مامۆستامان هەیە مامۆستای شەهیدمان هەیە کە مامۆستا محەممەد سەنگاوی کە ئەندامی پەرلەمانی عێراق بوو کە لە ساداتی پێرخدری شاهۆ کە یەکەم ئەندام پەرلەمان بوو کە لە عێراقا شەهید بوو کە لە لیستی هاوپەیمانی و لە سەر لیستی کۆمەڵی ئیسلامی بوو هەروەها دەیان قایدمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە پێویست ناکە ناوەکانیان بێنم ئەم بنەماڵەیەکی زۆر گەورەیە یعنی هەتا ئەوانەی کەوا لەبارەی مێژووە لەبارەی ئەنووسن لەبارەی مێژوو ئەم بنەماڵەیە لە قەبیلە گەورەترە ئێمە خۆمان ناونانین قەبیلە بەڵکو سادات هەر پیاوانتێ بنەماڵەی سادات لەبەرەوەی بنەماڵەیەکن وەکوتم دەیان و سەدان عالم و زانا و خوێنەواریان لێ داوەشمان لە جەنابتان ئەوەیە بە گەورەی خۆتان لەکەم و خۆی هاوکات گەڕای بەخێراتن سپاسی تایبەتی بە ڕێزان مامۆستا سەید ئیسماعیل حوسێنی مامۆستا هێمن و یاوەرە بەڕێزەکانی دەکەین کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریفیان هێنا و بەشدار دەبن بە پێشکەشکردنی وتارەکانی دیدارەکە لەگەڵ جەنابی پرۆفێسۆر دکتۆر سەید سەڵاح